کەمێک بەر لە جێهێشتنی کۆشکی سپی و دەستپێکردنی گەشتەکەی بەرە و هەردوو ویلایەتی ئۆهایۆ و تێکساس، سەرۆک ترامپ جارێکی دیکە بەرگری لە خۆی کرد لە دژی پەرەسەندنی ڕەخنەکان کە سەبارەتن بە لەخۆگرتنی ڕەگەزپەرستی سپی پێستی و ئاماژەشی بەوە کرد چەکدارە گومان لێکراوەکەی ئۆهایۆ دەستدرێژیکردنەکەی پشتگیری لە نەیارانی لیبرالی سەرۆک کردووە. ئەوانەی ڕەخنە لە من دەگرن کەسانی سیاسی ئەوان هەوڵ دەدەن مەبەستی خۆیان بخەنە لە زۆر حاڵەتدا خۆیان بۆ سەرۆک بەربژار دەکەن ئەوان لە ڕاپرسیەکاندا زۆر لە خوارەوە بە تایبەتی دوان لەوان لە ڕیزبەندی ڕاپرسیەکەدا زۆر لە خوارەوە ئەگەر سەیری دەیتن بکەیت ئەو کەسە بوو کە پشتگیری دەکردن من وای بۆ دەچم کە تۆ بڵێیت بێرنی ساندرز من تێگەیشتم ئەنتیفا تێگەیشتم ئەلیزابێت وارن تێگەیشتم ئەوان هیچ پەیوەندیان بە سەرۆک ترامپۆ نییە ئەوانە بەدوای دەستکەوتی سیاسیدا دەگەن بۆیە پێم وان نییە بەدەستی بێن ئەوەندەی بکرێت من هەوڵم داوە دەست لەم بابەتەوە وەرنادەم. ترامپ پێشوازیەکی گەرمی لەلایەن کەسە ناودارەکانی ناوچەکە لێکرا کاتێک گەیشتە دەیتن و دژایەتێکی توندکرا لەلایەن خۆپیشاندەرە توندڕەوەکانەوە کە لەسەر شەقامەکان ڕیزیان بەست بوو لە دەرەوەی نەخۆشخانەکە ئەو شوێنەی ترامپ لەگەڵ خانم یەکەم سەردانی هەندێک لەو 27 بریندارەی کرد کە لە پەلاماری کۆمەڵکوژیەکەی ڕۆژی یەکشەمەی ڕابردوو بریندار بوون کە تیایدا 9 کەس کوژران. سیناتۆری دیموکراتەکان لە ئۆهایۆ شیرەت براون دەڵێت هانی سەرۆکیدا بۆ فشارخستنە سەر ئەنجومەنی کۆماری لە سینات بۆ ئەوەی کاردانەوەیەکی خێرایان هەبێت لە سەر یاسای کۆنتڕۆڵکردنی چەک کە لە ئێستادا لەلایەن خانەی نوێنەرانی زۆرینەی دیموکراتەکان پەسەند کراوە. من و شارەدار داوامان لە سەرۆک ترامپ کرد داوا لە سیناتۆر مەکۆنل کات تا ئەنجومەنی سینات دەست بەکار بکاتەوە تا ئەو بە ئەنجومەنی سینات بڵێت دەیەوێت لێکۆڵینەوە لەو پرۆژە یاسایە بکرێت کە ئێستا لە خانەی نوێنەراندا پەسەند کراوە کە ئێستا ئامادە بێت. من داوام لە سەرۆک کرد تا بەڵێن بە من و هاوڵاتیانی ئەمریکی بدات کە ئەم پرۆژە یاسایە واژۆ بکات دوای ئەوەی ئەو هاتە دەنگ لەسەر پشتگیریکردن لە بڕیارەکەی لەگەڵ سناتەر مەکۆنڵ. لە ئەلپاسۆ لەو شوێنەی کە 22 کەس لە بازارێکدا کوژران کە تەنها چەند کاتژمێرێک پێش پەلامارە کۆمەڵکوژیەکەی دەیتن بوو، ترامپ ستایشی کارمەندانی فریاگوزاری کرد کە بەشداریان لە هاوکاریکردنی بەرکەوتوان و دەستگیرکردنی تاوانبارەکەدا کرد. بەڵام لە سەرانسەری جیهاندا باز لەو کارە دەکرێت کە تۆ کردوتە وەک پۆلیس هەر وەک جێبەجێکەرانی یاسا وەک یەکەم کاردانەوە ئەو کارێک کە تۆ کردوتە مایەی سەرسوورمانە هەموو کەسێک سەبارەت بەوە دەدوێت و من ویستم بێم سوپاستان بکەم چونکە ئێوە کەسانێکی زۆر تایبەتن. بەڵام هەروەها لە ئەلپاسۆ هەست و سۆز لە ئاستێکی بەرزدایە کە دەکەوێتە سەر سنووری مەکسیکۆ. چەکدارە تاوانبارەکەی هێرشەکە پاتریک کروسس گوایە کاتژمێرێک بەر لە هێرشەکەی پەیامێکی ڕەگەزپەرستی سپی پێستی لە ئۆنلاین بڵاو کردوتەوە کە تیایدا ڕقێکی زۆر بەرامبەر ئەو کەسانەی بە ئیسپانی دەدوێن دەردەبڕێت. زۆرێک لە دانیشتوانی ئەلپاسۆ سەرزەنشتی گوتارەکانی سەرۆک و سیاسەتەکانیان کرد لە دژی ئەو کۆچبەرانەی لە مەکسیکۆ و وڵاتانی تری ئەمریکای ناوەڕاستەوە بە نایاسایی هاتوونەتە ناو ئەمریکا. ئەو سیاسەتانەی پڕن لە ڕق و کینە هەموو ڕۆژێک لێرە لە ناو کۆمەلگاکەمان پەیرەو دەکرێن. ئەم هێرشە ئەوانەی پێش ئەمەش هێرشێک بوون بۆ سەرمافی بوونمان تا ئێستاش کۆمەلگاکەمان لە دڵە خوورپەدایە. هێشتا لە پرسەگردن و هاتنەوە سەرخۆی هێرشە ترۆریستە ڕەگەزپەرستیە سپی پێستەکەن چونکە ئەوەیە کە هەیە لە ڕۆژگارێکدا کە کۆمەلگای لاتینی لە سانسەری وڵات ترسیان لەوە هەیە کە دوای ئەوە بکرێنە ئامانج. ئەمڕۆ بۆ ڕۆژانی تریش ئێمە دەبێت سەرۆک بەرپرسیار بکەین لەسەر ئەو شێوازە ڕەگەزپەرستیەی کە بەڕێوەبەرایەتیەکەی دیاری کردووە. ئێمە سەرۆکێکمان هەیە کۆمەلگەکان بە بەدکار دەخاتە ڕوو وەک ئەو کۆمەلگەیە. لەنێو ئەوانەی ڕەخنە لە سەردانەکەی ڕۆژی چوارشەممەی سەرۆک ترامپ دەگرن پاڵێوراوی سەرۆکایەتی دیموکراتەکان بیتۆ ئۆرۆرک بوو ئەوەی کە نوێنەری پێشووی ئەلپاسۆ بوو لە کۆنگرس. سەرۆک لە تویتێکدا هێرشی کردە سەر ئۆرۆرک پێش گەیشتنی بە ئەلپاسۆ ئەو گاڵتەی بەو ئاستە نزمەی کرد کە لە نێو ڕاپرسیەکاندا هەیەی و تۆمەتباری کردبەوەی کە بە ساختە خۆی وەک خاوەنی کە لە پووری ئیسپانی نیشان دەدات.